یەکێتی هێشتا دڵنیا نیە لە دەنگی کادر و ئەندامانی حیزبەکەی. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان با پێی زانیاریەکانی تیوار لەگەڵ نزیکبوونەوەی هەڵبژاردن یەکێتی هەڵمەتی وەرگرتنی کارتی بایۆمەتری دەنگدانی لە کادر و ئەندامانی خۆی دەست پێ کردووە و دڵنیا نیە لەوەی کادر و ئەندامانی خۆی لەم هەڵبژاردنە دەنگی پێ بدەن. سەرچاوەیەک لە یەکێتی بە تیواری ڕاگەیان ئەو حیزبە دەستی کردووە بە هەڵمەتەکە و لە قۆناغی یەکەمدا کۆپیەکی کارتی دەنگدانی لە هێزە ئەمنیەکان وەرگرتووە و تا ئێستاش هەریەکە لە هێزەکانی ئاسایش، پۆلیس و هێزەکانی هەفتە و هاوکات فەرمانگەکانی وەک شارەوانی هەر کارمەند و فەرمانبەرێک کۆپیەکی کارتی دەنگدانەکەی لێوەرگیراوە. یەکێتی لە ڕێگای تیمێکەوە کە بڕیارە قوبە تاڵەبانی سەرپەرشتی بکات بەنیازە لە ڕێگەی وەرگرتنی کارتی دەنگدانەوە چاودێری دەنگی کادر و ئەندامانی خۆی بکات، چونکە هەموو کەسێک لەسەر کاتی دەنگدانەکەی بنکە و شوێنی دەنگدانەکەی دیاری کراوە. ئەو حیزبە نیازی وایە ئەندامانی خۆی ئاراستە بکات بۆ دەنگدان، جا ئیتر بە هەر جۆرە فشارێک بێت. سەرچاوەکە وتیشی قوبات تاڵەبانی سەرپەرشتی تیمی هەڵمەتەکە دەکات و لە سنووری هەولێریش بڕیارە دەرباز کۆسرات ڕەسوول سەرپەرشتی هەڵمەتەکە بکات. هاوکات لە سنووری ناوچەکانیش بەرپرسی مەڵبەندەکان سەرپەرشتی هەڵمەتەکە دەکەن. ئەو سەرچاوەیە وتیشی یەکێتی ناو و بنکەی دەنگدانی لە هەموو هێزە ئەمنیەکان وەرگرتووە، ئەوە جگا لە کارتی دەنگدانی کەسە نزیکەکان و خێزانەکانیشیان. سەبارەت بە دەستگاکانی ڕاگەیاندنی یەکێتیش بە هەمان شێوە کارتی دەنگدانیان لێوەرگیراوە و کۆپیەکی لای حیزبەکەیە. هاوکات لە فەرمانگە حکومیەکانیش ئەو حیزبە داوای کارتی دەنگدانی لە کادر و ئەندامانی خۆی کردووە. ئاماژەکان بۆ ئەوە دەچن هەڵبژاردنێکی قورس و پڕ لە کێبڕکێ لە 10 حوزەیرانی ئەمساڵ بەڕێوە بچێت. یەکێتیش کە بەسەردەیان کێشەی ناوخۆیی و پەیوەندی لەگەڵ وڵاتاندا کەوتووە ترسی هەیە شکستێکی گەورە لە هەڵبژاردن تۆمار بکات. وەک دەوترێت یەکێتی بە خەیاڵی هەڵبژاردنەکەی کەرکووکەوە دەچێتە ناو هەڵبژاردنی هەرێم، بەڵام دوور نییە ئەنجامەکان تووشی شۆکی بکەن، چونکە هێزە ڕکابەرەکانی لە هەرێم کەم و لاوازیش نین. هەر بۆیە لە ئێستاوە دەیەوێت کار بە لیستکردنی دەنگدەرانی و ئاراستەکردنیان بکات.